جارێکی تر دەنگۆی جوڵەپێکردنی هێز بە ئاڕاستەی ناوچە جێنەوەکەوکەکان و بە بیانووی پاراستنی بیرەنەوتەکانی ژێردەسەڵاتی زۆنی زەرد لە هێرشی حکوومەتی عێراق لە میدیا سێبەرەکانەوە بڵاو کراوەتەوە. بەڵام بەپێی ئەو بە دوواداسوونانەی پەیام ئەنجامی داون، جوڵەپێکردنی هێز لەلایەن پارتی دیموکرات پەیوەندی با ڕێکەوتنی سێقۆڵی تورکیا و عێراق و پارتیەوە هەیە کە دژی پەکەکە ئەنجامیان داوە، نەوەک هەڕەشەی سەربیرە نەوتەکان. سەرەتای هەفتەی ڕابردوو خولوسی ئاکار وەزیری بەرگری تورکیا بە سەردانێکی دواخراو گەیشتە بەغدای پایتەخت و لەگەڵ سەرۆکوەزیرانی عێراق کۆبوویەوە. ئامانجی سەرەکی سەردانەکە پرسی ڕووبەڕووبوونەوەی گەریلاکانی پەکەکە بوو. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق پێچەوانەی هەڵوێستەکانی پێشووی وتی ڕێگە نادەن لە خاکی عێراقەوە تورکیا بکرێتە ئامانج. دوای بەغدا خولوسی ئاکار گەیشتە هەولێر لەگەڵ مەسعود بارزانی، نێچیروان بارزانی، مەسرور بارزانی کۆبوویەوە. بە پێی میدیاکانی تورکیا سەردانەکەی وەزیری بەرگری ئەو وڵاتە بۆ جێبەجێکردنی پلانێکی هاوبەشە بۆ لێدان لە گەریلاکانی پەکەکە و جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگال. لە ماوەی 48 کاتژمێری ڕابردوودا لە چەند ناوچەیەکەوە پارتی دیموکراتی کوردستان دەستی بە جوڵەپێکردنی هێزەکانی کردووە، هەرچەندە سیروان بارزانی فەرماندەی میحوەری گوێڕی و مەخموری پارتی بۆ میدیاکانی حیزبەکەی ڕەتی کردووەتەوە هیچ هێزێکیان جوڵە پێکرد بێت. جوڵاندنی هێز لەلایەن پارتیەوە لە کاتێکدا سەرەتای ئەم هەفتەیە ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا لە وتارێکی داوتی لەوانەیە شەوێک بدەین بەسەر شنگالدا و هێرشی بکەینە سەر. Her zaman benim bir sözüm var. Nedir? Bir gece ansızın gelebiliriz. لە دوای لێدوانەکانی ئەردۆغان سوپای تورکیا دەستی کردووە با کۆکردنەوەی هێز لە سنوورەکانی باکووری کوردستان. ئاماژەکان بۆ ئاڕاستەیەن تورکیا هێرش دەکاتە سەر شنگال. ئەمە لە کاتێکدایە پێشتر پارتی و حکوومەتی عێراق ڕێکەوتنێکیان بۆ دەرکردنی هێزەکانی نزیک لە پەکەکە لە شنگال واژوو کردووە. بە پێی ڕێکەوتنەکە سوپای عێراق بە تەواوی شنگال کۆنتڕۆڵ دەکات و هاو شێوەی دۆخی ئێستای کەرکووک دەبێت، بەڵام لەلایەن قایمقامێکی کوردەوە کاروبارە ئیدارەیەکان ڕادەپەڕێنرێت. ئەوەش بۆ واتایە دێت تەنها ناوچەکە لە دەست ئەو هێزە کوردیانە نەمێنێت کە نزیک لە پەکەکەون، بەڵکو بکەوێتە دەست سوپای عێراق. جێبەجێکردنی ڕێکەوتنی شنگان و لێدان لە پەکەکە لە کاتێکدایە ئیدارەی نوێی ئەمریکا پەیوەندێکی باش و بەهێزی لەگەڵ دەسەڵاتی ئێستای تورکیا و بە دیاریکراوی ئەردۆگان دانیە. بۆیە تورکیا دەیەوێت لە ڕێگای عێراق و پارتیەوە پێشەوە ئیدارەی نوێی کۆشکی سپی دەست بکات بە جوڵا شنگال کۆنتڕۆڵ بکات. چونکە شنگال ستراتیژترین ناوچەی هەرێمی کوردستانە و خاڵی پەیوەندی نێوان باکوور و باشوور و ڕۆژئاوای کوردستانە. بە کۆنتڕۆڵکردنی لەلایەن تورکیاوە پەیوەندی نێوان ڕۆژئاوا و باشووری کوردستان بە یەکجاری دەبچڕێت.